والله هدف معنوي ساڵانە شاری سوڵتان مزەفەر جوابە بۆ پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم 800 ساڵ پێش ئێستا ئەو شارە لەسەر دەستی سوڵتان مزەفەری دێرینی کوردستان سلاحەدین ئەیوبی ساڵانە بەشداری کردە بە چەندەها گاو هۆشتر و باوانی تر لێرە فستیڤال کرایە مراسم کرایە لەو ڕۆژنبارەکەی کە لەدایک بوونی پێغەمبەری ئەکرەممانە صلی الله تعالی علیه وسلم ئێمەش نەوەی سلاحەدین ئەیوبینە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ هەر لەسەر شوێنی لەسەر ڕێبازی ئەو پێغەمبەرەینا بەردەوام دەبین ئەو ڕۆژەش بەو فستیڤاڵەی بە ئەو تەوزەعکردن دێنە ناو شاری ئەولێت خزمەتکاری تەماوەرەکەینا سڵاو لە بۆیەوە خۆشەویست سڵاو لە کۆباس سڵاو لە هەموو شاری ئەولێر سڵاو لە پێغەمبەری خوای صلی الله تعالی وسلم ئەوانە کە دەڵێن بتعەیە با سەری خۆیان بدەن لە شاخەکانی کوردستان ئەوانە هەموو دەمێ بە نەزۆکی هاتینەوە بە نەزۆکیش دەڕۆن لەبەرەوەی با لەو ڕۆژی بمری کە پێغەمبەری ئەکرەم پێغەمبەری محەممەد مستەفا شەفاعەتیان لۆ ناکا لەبەرەوەی ئەو پێغەمبەرمانە دەبی لەو ڕۆژەی کە لەدایک بووە ئێمە خۆشی هەڵبڕین من ساڵانە یادی داوک و باوکم ناکەمەوە یادی پێغەمبەرەی دەکەمەوە بە شیرناتی بە بەرێک بەڕوە بەجیان کار و کاسبیەکەی هەموو بە قوربانی دەکەم لەبەرەوەی ڕەحمەتەن للعالەمینە رحمة للعالمين.